کێبڕکی و ڕوبەڕبوونەوەکان لە بەرنامەی ئەستێرەکانی زانکۆ بەردەوامە. ئەم سەکۆیە زۆرێک لە قوتابیانی شاد کرد و کۆمەڵێکیش بەبێ هیوایی بەجیان هێشت. لە بەرنامەی ڕابردوو هەردوو زانکۆی سۆران و زانکۆی ئەربیلی نێودوڵەتی بەریەک کەوتن. زانکۆی سۆران هەروەک پەیمانیاندا بوو دەستیان پێکرد. بڕواایکی زۆرم بە تیمەکەم هەیە و زۆر باشش خۆمان حاضر کردووە و دڵنیاش ئینشاڵڵا دەبێنەوە. ئەکید ئەمە بۆ سەرکەوتن هاتوین و ئینشاءڵڵا سەریش دەکەوین و چاوماندا وەکو گوتم چاومانە تۆپی پێشبڕچەیەکەیە. لەگەڵ هەڵبژاردننی هەر کەتەگۆریەک بەهار ئاسا سەرتاپای ستۆدیۆی بەرنامەکە سەوز هەڵدەگەڕا. بەڵام زانکۆی ئەربیلی نێودوڵەتی هەوڵی دەدا لە هەموو کەتەگۆریەکان بەختی خۆی تاقی بکاتەوە، بەڵام یاوەری نەبوو. لە سەرەتای بەرنامەکە کۆی خاڵەکانی لە سفردا گیری کردبوو، بێئومێدی ڕوخساری قوتابیانی داپۆشی بوو. بەڵام کەتەگۆریەکی زانستی گرەی بەختی زانکۆی ئەربیلی نێودوڵەتی کردەوە و توانیان بە دوای زانکۆی سۆران بکەون. لە کۆتایی قۆناغی کەتەگۆریەکان هەردوو زانکۆ بە 60 خاڵ یەکسان بوون. زانکۆی ئەربیلی نێودوڵەتی 60 خاڵ. زانکۆی سۆران 60 خاڵ. لە قۆناغی ڕوبەڕبوونەوەی تاکە کەسی هەردوو زانکۆ هەوڵیاندا کە زۆرترین خاڵ بۆ خۆیان کۆبکەنەوە، چونکە قۆناغێکی یەکلاکەرەوە بوو بۆ هەردووکیان. بەڵام زیرەکی و خێرایی زانکۆی سۆران وای کرد کە بە 10 خاڵ زیاتر پێش زانکۆی ئەربیلی نێودوڵەتی بکەوێت، بە 85 خاڵ بەرامبەر 75 خاڵی زانکۆی ئەربیلی نێودوڵەتی بردنەوە بۆ خۆی مسۆگەر بکات و خۆی بگەێنێتە قۆناغی داهاتوو. گەرچی ئەم بردنەوەیان بە شایستەی خۆیان نەدەزانی و چاوەڕوانی زۆر لەوە باشتریان لە خۆیان دەکرد. بەرحاڵ زۆر لەو دڵخۆشیە لەو ئاستەدا نەبووین کە بڵین بەرنامەکەمان بردوێتەوە بە جیاوازیەکی زۆر. دڵخۆشەکە ئەو کاتەی زۆر دەبوو کە بە ڕێژەیەکی زۆر بە. ئێستاش ڕوبەڕووبوونەوەی هەشتم لە قۆناغی یەکەم دەست پێ دەکات. بەخێر بن بۆ ئەستێرەکانی زانکۆ. بەرەزان و خۆشەویستان زۆ خۆشحاڵم لە قۆناغی یەکەمی بەرنامەکەمان ئەستێرەکانی زانکۆ بە دیداری ئەوەی عەزیز شادەبم. بەرەزان ئەمڕۆژ دوو زانکۆ پێشبڕکێ دەکەن، ململانێ دەکەن بۆ ئەوەی کە بچنە قۆناغی داهاتوو. بەڵام تەنها یەک زانکۆ دەچێتە قۆناغی داهاتوو، ئەویش ئەو زانکۆیە کە زۆرترین خاڵ بەدەستێنێ، ئەو زانکۆیی کە خاڵەکانی کەمتر بێ بەداخەوە بەجێمان دەهێڵێ. من هیوای سەرکەوتن بۆ هەردوو زانکۆ دەخوازم، ئەمەوێت بە خێراتنیان بکەم. ئەو زانکۆیانەی کە ئەمڕۆ بەشدارن بریتین لە زانکۆی سلێمانی. من ناوم ڕزگار ئیدریسە، تەمەنم 20 ساڵۆ، خوێندکاری قۆناغی سێمی کۆلێژی پزیشکی زانکۆی سلێمانیم. هیوادارم لە تاتوو بتوانم ببمە دکتۆرێکی سەرکەوتوو پلەی باڵا لەبارەی خۆمان بەدەست بێنم. نام چابلۆ غەریبە، تەمەنم 18 ساڵە، خوێندکاری قۆناغی یەکەمی کۆلێژی یاسای زانکۆی سلێمانیم. هیوادارم لە داهاتوو تا بم بە پارێزەرێکی لێ هاتوو. من ناوم باڵێن ئەبوبەکر، تەمەنم 19 ساڵە، خوێندکارم لە کۆلێژی ئەندازیاری قۆناغی دووەم لە زانکۆی سلێمانی. ئارەزوم ئەوەیە لە داوتا بم مامۆستای زانکۆ. من ناوم زانیار یاسینە، تەمەنم 20 ساڵە، خوێندکاری قۆناغی دووی کۆلێجی ئەندازیاری زانکۆی سلێمانیم. ئاواتم وێ لە داهاتوو بمە ئەندازیارێکی سەرکەوتوو. ئەوان بە ڕێژەیەکی زۆر بڕوان بە خۆمانەیە، وەکو خۆم چەند بڕوان بە خۆمی، ئەوەم بڕوان بە تیمەکەم هەیە و خۆمان ئامادە کردووە و کۆنتاکتی باش هەیە لە بینمانە، ئینشاڵڵا بۆ بردنەوە و ئاماژمان فاینەڵ. بڕواایەکی زۆر چاوم بە خۆم و بە تیمەکەم هەیە کە بتوانین سەرکەوتوو بین لەم پرۆگرامەدا و ئاماژمان بردنەوەی و هیوادارم بگەین بە ئامانجەکەمە. زۆر باش خۆمان ئامادە کردەوەی تر ئەنجامەکەش دەرەوێ بردنەوە بێ. بەڵێ بەتاوەکو بە ڕێژێکی زۆر ئێمە متوانەمان بە خۆمان هەیە کە بێت و لەم بەرنامە سەرکەوتوو بین، چونکە بتمانەمان بۆ ڕاهێنەرەمان هەیە کە ئێمەی هەڵبژاردووە و کۆمەڵێک فلتەری جیاوازە ئێمەی گەیانۆتە ئەم بەرنامە و زۆر متمانەمان بە خۆمان هەیە و سەرکەوتووە بین. تاغادێک زۆر ئومێدم پێیان هەیە و ئێمەش بۆیە هاتوینەتە ئێرە بۆی بگەینە فاینەڵ لە یاری کۆتاییە خۆمان ببینەوە و ئینشاڵڵا سەرکەوتن بۆ هەموو لایەک. هەروەها زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی.
من ناوم بەڵێن ئەتایە تەمەنم 19 ساڵە خوێندکارم لە زانکۆی پۆلیتەکنیک سلێمانی بەشی ئەندازیاری گەیاندن قۆناغی دوو هیوادارم لە داهاتووە ببم بەڕاهێنەرێکی دەرونی سەرکەوتن. من ناوم داهێن عەبدولقادرە تەمەنم 20 ساڵە لە خوێندکارم لە بەشی ئەندازیاری نەوتوزە قۆناغی سێم لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی هیوادارم لە داهاتوودا بمە ئەندازیارێکی سەرکەوتن. من ناوم محمد عەبدوڵایە تەمەنم 22 ساڵە خوێندکارم لە قۆناغی چواری ئەندازیاری پلانسازی شار لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی لە داهاتوودا ئاواتمەوەی ببم بە پلانەرێکی سەرکەوتن. ناوم محەممەد عوسمانە تەمەنم 20 ساڵە خوێندکاری مەرحەلە دوی شیکاری نەخۆشیەکانم لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی هیوادارم لە داهاتوودا ببمە مامۆستای زانکۆ. تاڕادەیەکی زۆر باوەڕمان بە خۆمان هەیە کە ئەبین بە براوی سەرەکانی زانکۆ. باوەڕ بەخۆبوونێکی زۆرم بەخۆمەوە زیاتر لە خۆشم بە هاوڕەکانم چونکە بەڕاستی تیمێکی زۆر باشمان ئامادە کردووە هەر کەسە لە بوارێکی تایبەتە زانیاری کۆ کردوتەوە هیوادارم سەرکەوتوو بین. بەڕادەیەکی زۆر ئێمە لە خۆمان ڕابینینکەوە ئەم بەرنامەیە بەرینەوە چکە بە شێوەیەکی باش خۆمان ئامادە کردو و زانیارێکی باشیشمانە. من سەداسەد بڕوان بە تیمەکەم هەیە لەبەر ئەوەی ئەتوانم بڵێم لە زۆربەی بوارەکاندا زانیاریمان هێناوە لەگەڵ خۆماندا ئینشەڵا بتوانین ببین بە براوی سەرەکانی زانکۆ هەر نەک ئەم قۆناغە بەڵکو قۆناغەکانی تریش بە سەرکەوتووی ببڕین. من هیوادارم ڕۆشتێکی جوان پیشان بدەن لە ڕووی ئەخلاقی و لە ڕووی دانستیەوە و زۆر سیقم بە خوێندکارەکانی خۆم هەیە کە بتوان ئەمڕۆ شتێکی جوان پیشانن و هیوادارم سەرکەوتی بین. هەردوو زانکۆ هەردووتان بەخێر بێن هیوادارم سەرکەوتوو بن. وەک دەزانن بەرنامەکە بە پرسیارێک دەست پێ دەکات. پرسیارێکی ئاسانە. ئەو زانکۆی کە زووتر دەست بنێ بە بۆتۆنەکە وەڵامەکەی ڕاست بێ مافیەوە هەیە یەکەم کاتەگۆری هەڵبژێرێ. ئامادەن؟ پرسیارەکە دەڵێت پەلکە زێڕینە لە چەند ڕەنگی سەرەکی پێک هاتووە؟ زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی. حەوت. پۆلیتەکنیکی سلێمانی وەڵامەکەتان ڕاستە ئەمە هیچ پۆینتێکی لەسەر نیە تەنها مافیەوەتان هەیە یەکەم کاتەگۆری هەڵبژێرن. فەرموون. بیرکاری. لە بیرکاری ئەی یاخود بی. ڕێژەی دابەشکردنی دوو ژمارە 2 بە 4 و ئەنجامی کۆکردنەوەیان دەبێتە 30 ژمارە بچووکەکە چەندە؟ ئەی 5 بی 10 سی 15 دی 20 سی چرکەتانەیە. ئەگەر 10 و 20 کاتە سی بی دا ژمارەکەش بڵێن لەگەڵیا یاخود کە پیتەکەتان هەڵبژارد ئەوەی تەنیشتیشی بڵێن بە بی و دی لێگەچێت زۆر. بیدا بۆچی گەیشتنە ئەو دەرەنجامەی کە دا وەڵامێکی ڕاست دا نیوەی ژمارەکەی ئەویترا کەواتە دا دوو ئەوە ئەکاتە 20 کۆیدا سیەکە. باشە بزانین دا وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ. پۆلیتەکنیکی سلێمانی وەڵامەکەتان ڕاستە بوون بە خاوەنی دەخاڵ. زانکۆی سلێمانی چ کاتەگۆریەک هەڵبژێرن؟ هەر بیرکاری. بیرکاری. لە بیرکاری تەنها ئەی ماوە کەواتە ئەی. کام لەم ژمارانە توانای دابەشبوونی هەیە بەسەر ژمارەکانی 2 3 7 ئەی 64 بی 44 سی 42 دی 52 سی چرکەتانەیە.
چلودو 42 وەڵامی سی چلودو سی 42 ئەگەر دابش کرێ بەسەر 2 3 حوت هیچ پوینتی نامێنێتەوە بەڵێ تەواوە باشە بزانین 42 وەڵامێکی ڕاستە یاخود دەڵێ زانکۆی سلێمانی وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵتان بەدەستهێنا کۆی خەڵەکانتان دەخاڵ پۆلی تەکنیکی سلێمانی بەرامبەر سلێمانی چ کاتەگۆریەک هەڵەبژێرن جوگرافیا جوگرافیا ئەی یاخود بی ئەی دەریای مردوو دەکەوێتە نێوان کام یەک لەم دوو وڵاتانە ئەی ئوردن ئیسرائیل بی میسر ئیسرائیل سی سووریا ئوردن دی لوبنان سووریا سی چرکەتانەیە وەڵامی ئەی ئوردن ئیسرائیل ئەی ئوردن ئیسرائیل بەڵێن زۆر دەنگت دلێر بوو یعنی زۆر دڵنیا بوون چۆن وا دڵنیا بوون گوگل ماپمان لەگەڵایە کامەیە گوگڵەکە گوگلەکە بۆ جوگرافیا لە جوگرافیا زیرەکە دایەن باشە دایەن بۆچی دەریای مردوو پێڵەن مردووە لەبەرەوەی هیچ ئاژەڵێ یان هیچ ماس و شتێکی لێ ناژی لەبەر ڕێژەی زۆری خوێەکەی خوێەکەی زۆرە ینی کەس نەیکوشتووە نانێکوش باش باشە لە نێوان میسر و ئیسرائیل دەریای دەریا نیە بەڵام لە هەر لە میسرە کەناڵی سوێسێ کەناڵی سوێس میسر ئیسرائیل لە دەریای سوورەوە لە نێوان سعودیە ئۆکێ باشە ئوردن ئیسرائیل بزانین وەڵامێکی ڕاستە یاخود گوگڵەکەی پۆلیتەکنیکی سلێمانی هەڵەیە پۆلیتەکنیکی سلێمانی وەڵامەکەتان ڕاستە دەخاڵتان بەدەستێنا کۆی خاڵەکانتان 20 خاڵ زانکۆی سلێمانی چ کاتەگۆریەک هەڵەبژێرن تەندروستی ئەی یاخود بی ئەی کام لەمانە هۆکارە بۆ توشبوون بە نەخۆشی ئەنیمیا ئەی کەمی ڤیتامین دی بی کەمی چەوری باش لە خوێن سی کەمی هیمۆگلۆبینی خوێن دی کەمی ڤیتامین B12 سی چرکەتانەیە کاتان خەریکە نامێنێت وەڵامی دی ڤایتامین B12 کەمی ڤیتامین B12 زانکۆی سلێمانی بۆچی کەمی ڤیتامین B12 دەبێتە هۆی نەخۆشی ئەنیمیا بۆچی کەمی ڤیتامین دی نەبێ بۆ نمونە ڤایتامین B12 ئەوەی خوێن بێتمەوە بیرم بێ ئەوەیە گەڕایت ئاوا بیرکردنی ئاوەمانە دەوەژ نەبێتتر بڵێنسی ڕێکەوتی لەسەرەوە ڤایتامین B12 باشە کەمی ڤیتامین B12 بزانین وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ بەداخەوە
وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست کەمی هیمۆگلۆبینی خوێن ڤیتامین B12 بۆ دەمار باشە نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن پۆلیتەکنیکی سلێمانی چ کاتەگۆریەک هەڵەبژێرن تەندروستی تەنها بیماوە کەواتە بی کام لەم نیشانانە بەهۆی کەمی ڤیتامین دی ڕوونادات ئەی ماندووبوونی بەردەوام بی دابەزینی کێش سی ئازاری جومگەکان دی دڵتەنگی بێهۆکار سی چرکەتانەیە دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ دی دڵتەنگی بێهۆکار دی دڵتەنگی بێهۆکار بۆچی گەیشتنە ئەو دەرەنجامەی کە دڵتەنگی بێهۆکار وەڵامێکی ڕاستە زانەرێکی تاواتیمان لەسەر ئەو پرسیارە نەبوو بەڵام ینی باشە ئەنی گوگڵەکەتان بەزی جوگرافیایە بەشی ئەو گوگڵ ماپەوە گوگڵ ماپە ئۆپشتەکانی کەش ینی تقریبان نزیکن لە یەکتریەوە ینی شتەکان پەیوەندیان بێ بەڵام دڵتەنگی بێهۆکار هەستەکەم چۆن لێکۆن مەسەن دابەزینی کێش و دڵتەنگی بێهۆکار بوونی ئەستا دابەزینی کێش بەهۆنی ماندووبوونەوەی ئازاری جمکانیش هەر جوڵیتە واتە هەر ماندووبوونە بەڵام دڵتەنگی بێهۆکار کابرا بەنە دانیشێت و دڵتەنگەکان ئێسک نییە ئێسک بآخر زیاترەوانە ماندووبوونی بەردامی شار پەیوەندی بە ئێسکەوەیە ئێترەوانە تقریبان لێکۆ نزیکاری تر بۆیەوە توانینەوە بکەینە دەرەوە ئەوە هەڵبژێن تزانین باشە ئۆکەی بزانین دڵتەنگی بێهۆکار بزانین وەڵامێکی ڕاستەیە خۆت هەڵێ پۆلیتەکنیکی سلێمانی وەڵامەکەتان بەداخەوە هەڵەیە وەڵامی ڕاست دابەزینی کێش کە هیچ حەقیشی نییە بەسەر ڤیتامین بەسەر کەمی ڤیتامین دیەوە نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن سانکۆی سلێمانی چ کاتەگۆریەک هەڵەبژێرن وەرزش ئەی یاخود بی پێشبڕکێی ئۆلۆمپیات بۆ یەکەم جار لە چ وڵاتێکەوە سەری هەڵدا ئەی ئەمریکا بی ئیتالیا سی یۆنان دی فەرەنسا سی چرکەتانەیە ئۆلۆمپیاد ساڵی 1960 زاینی کات ئەمریکا هەر نەبوو ئەمریکا 1970 کاتمەکەم ماوەخواگەدە دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ یۆنان وەڵامی سی یۆنان باشە کاتان خەری بوو نەمێنێ ڕزگار ئەو پرسیارە وونە سەخت بوو وەڵایی تر نیقاشمان نیقاشەکە لە نێوان چی و چیا بوو لەوەی بۆچی ئەوانەی تر نەبێ بۆ ئەمە بێ ئۆکەی ئەی چۆن گەیشتنە ئەو دەرەنجامێکی یۆنان وەڵامێکی ڕاست بۆ یۆنان یان ئەمریکا وڵاتێکە زۆر کۆن نابێت ئامەزراوە کوێ منێتەوە ئەو سیانێت یۆنان ئیتالیا فەرەنسا یۆنانی ژەوەنی لە فیلم شتا بینیمانە ئۆلۆمپیاد شتی تا کراوە تابلۆ زۆر مناقەشەی کرد آخر ئۆلۆمپیاد کۆنا یۆنانیش زۆر کۆنا ئەمریکا و فەرەنسا و ئیتالیا زۆر ئیحتیمامی ئەونەی وەرزشیتیان نییە باشە بزانین یۆنان وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە
زانکۆی سلێمانی وەڵامەکەتان ڕاستە و دە خاڵی ترتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان 20 خاڵ. پۆلیتەکنیکی سلێمانی چ کاتەگۆریەک هەڵبژێرن؟ کاتەگۆری وەرزش. وەرزش تەنها ئەی ماوە کەواتە ئەی. ناوی ئەو تۆپە چی بوو کە لە یاریەکانی جامی جیهانی 2010 رووسیادا بەکارهێنرا؟ ئەی تێلستار، بی میکاسا، سی بارزووکە، دی جوبولانی یاخود جابولانی. سی چرکەتانەیە؟ دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بەنێشت. بی میکاسا. بی میکاسا. میکاسا یابانە. ئەتوانین ئۆپشن بگۆڕین؟ تازە کاتەکەتان تاوا بوو. کاتمان مابوو. کاتەکەتان نەما. چیتان ئەتان گۆڕی بە چی؟ تێلستار میکاسایی ئەبزەم یابان بوو ژاپۆنە ئەوەی بەڵێ دیش هی ئەفریقا بوو ئەوەی سیشی بەرازیل بوو. یعنی بەس تێلستارە مێنێتەوە. تێلستار خۆشی چۆن لەی تۆپشت زۆر دروستەکەن. باشە گوگڵەکە بۆ بە قسەی گوگڵتان نەکرد. هەر 4 ساڵ جارێک شێوەی تۆپەکەش دەگۆڕێ ناوەکەشی دەگۆڕێ. باشە بزانین میکاسا وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە؟ پۆلیتەکنیکی سلێمانی بەداخۆ خۆشتانەتان زانی کە وەڵامەکەتان هەڵەیە و وەڵامی ڕاست تێلستار نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی سلێمانی چ کاتەگۆریەک هەڵبژێرن؟ جوگرافیا. جوگرافیا تەنها بی ماوە کەواتە بی. کام یەک لەم شاخانەی کوردستان لە هەمویان بەرزترە؟ ئەی هەڵگورد، بی ئارارات، سی مەتین، دی گارە. سی چرکەتانەیە؟ کوردستان هەر چوار پارچی کوردستان. بەڵێ هەر چوار پارچی کوردستان. کوردستانی گەورە. وەڵامی بی ئارارات. بی ئارارات. ئارارات بەڵێ. ئەزان بەرزێکی چەنە لە ئاستی ڕووی دەریاوە؟ تقریبا 5500 بەنزیکی. 5000 و شتێک. بەڵێ 5130 مەتر. ئەی هەڵگوردوو ئەوان نازانن 3611 متر. ئەی گارە ئەو دوانی تر نازە. ئەی کێناڵێک گارە بەرزتر نییە. باشە بزانین ئارارات وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ؟ زانکۆی سلێمانی وەڵامەکەتان ڕاستە و دە خاڵی ترتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان 30 خاڵ. ئارارات بەرزترین چیایە کە 5137 مەتر بەرزە. پۆلیتەکنیکی سلێمانی بە وریاییەوە کاتەگۆری هەڵبژێنن بە وریاییشەوە وەڵام بدەنەوە. فەرموون. کاتەگۆری مێژوو. مێژوو. ئەی یاخود بی؟ ئەی گۆڤاری هاواری نیشتیمان لە ساڵی 1946 لە چ شارێکی کوردستان دەرچوو؟ ئەی سنە، بی مەهاباد، سی سلێمانی، دی هەولێر. چی چرکەتانەیە؟
دەچرکەتان ماوە بی مەهاباد بی مەهاباد بۆچی مەهاباددان هەڵبژارد ساڵ 1946 ئەو ساڵە بوو کۆماری کوردستان دامەزرای تر لەو کاتەشە بواری ڕۆژنامەگەری بەرزەوە بوو ئیتر هۆکارەکەی زیاتر بۆیە بۆ مەهاباد دەچێت بۆ سنە باوەڕ ناکەم باشە بزانین مەهاباد وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ پۆلیتەکنیکی سلێمانی وەڵامەکەتان ڕاستە ئەو گۆڤارە گۆڤاری کۆماری کوردستان بوو لە مەهاباد لە ساڵی 1946 دەرئەچوو و دەخاڵتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان سی خاڵ زانکۆی سلێمانی شکاتە گۆریەکە هەڵبژێرن زانست ئەی یاخود بی بۆ بە بیەوە گرتوتانە ئەو خانانەی هۆرمۆنی سێکریتین دەردەدەن لە کام یەک لەم ئەندامانەی لەشی مرۆڤدان ئەو خانانەی هۆرمۆنی سێکریتین دەردەدەن لە کام یەک لەم ئەندامانەی لەشی مرۆڤدان ئەی پەنکریاس بی دەماغ سی گەدە دی ریخۆڵە باریکە سی چرکەتانەیە دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ وەڵام وەڵامی دی ڕێخۆڵە باریکە دی ڕیخۆڵە باریکە بۆچی ئەوە کاتان خەری بوو نەمێنێ بۆچی وا دڵیانە بوو لە بینی گەدە و ڕێخۆڵە باریکە شکلەمانە بوو ئیتر هەرکانەر هۆرمۆنی هەرسکردن دەردەن جوان بزانین باشە سێکریتین کارەکەی چییە لە لەشا چییە کات هەر ئەوەیە خواردن هەرسەکە یارمەتی هەرسکرد نەدا باشە تابلۆ تۆ ئەڵەی لە بەکەلۆریا هەڵت کردووەیە ئەیە هەڵەکە چی هاتبوو غەڵەتم کردبوو وەڵامەکە چی خۆڵە باریکەکە بیری بەس خۆڵە باریکە هەست دەکەم یعنی ئەو کاتێک کە هەڵت کرد بوو نووسی بوو گەدە دڵنیایی یا هەمان هەڵا ئەەکەیت هەمان ئیشەڵە نایکەم ئیشەڵڵا باشە ڕیخۆڵە باریکە بزانین وەڵامێکی ڕاستە یاخۆت هەڵەیە وەک هەڵەکەی بەکەلۆری زانکۆ سلێمانی وەڵامەکەتان ئەم جارە ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان چل خاڵ پۆلیتەکنیکی سلێمانی کاتە گۆریەکە هەڵبژێرن کاتیگۆری مێژوو مێژوو لە مێژوو تەنها بی ماوە کەواتە بی بە پێی کام بەیان نامە لە ساڵی 1639دا ناوچەکانی گەرمیان و کەرکووک لە میرنشینی ئەردەڵان سەندرانەوە و لێک دران بە دەوڵەتی عوسمانی ئەی سیڤەر بی لۆزان سی زەهاو دی چاڵدێران سی چرکەتانەیە چاڵدێران ڕاستەکە پەیماننامەی وا هەیە بە سێرم ئەو دۆنانیە بەزیان لەبینی دی و لەبینی خۆی شارەکەی چاڵدێران دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ سی زەهاو ئەو ساڵە سی زەهاو بەڵێن بۆچی زەهاوتان هەڵبژارد لەبەرەوەی کەەوە لە شەڕی چاڵدێرانە
عوسمانەکان و سەفەویەکان شەڕە کرد بەشێکی زۆری شوێنەکان جیران ساڵی چەند بوو 900ەکان 1920 ئاخر ئەو کاتە درایەوە دابشکردنەکەی ئەو کاتە بوو پەیمانامەی لۆزان 23 زەهاو کاتە ئەو نییە لۆزان نییە دیڤەر نییە ئیتر لە بینی ئەو دوای ئاماوینەوە باش چاڵدێران یعنی ئەسێوە لە نێوان زەها و چاڵدێران باشە چونکە لەو سەردەمی جەنگی جیهانی یەکەمە هیچ شەڕێک نەبوو لە نێوان عوسمانەکان و هینەکانە تورکەکانە بۆ عوسمانەکان و فارسەکانە بۆیە شەڕەکە شەڕی چاڵدێران بە بەڵام وابزانم ئەو پەیمانامەیەکەوە کوردستانی کردە دوو بەشەوە پەیمانامەی زەها بوو باشە بزانین پەیمان نامەی زەها و وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ پۆلیتەکنیکی سلێمانی وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵتان بەدەستهێنا و کۆی خاڵەکانتان چل خاڵ زانکۆی سلێمانی چ کاتەگۆریەک هەڵبژێرە هەر زانست تەنها ئەی ماوە کەواتە ئەی کێ بوو بۆ یەکەم جار دەرمانی پەنسلینی دۆزیەوە ئەی جۆناس ساڵک بی ویلیام هاروی سی لوئیس پاستۆر دی ئەلکساندەر فلێمینگ سی چرکەدانێ وەڵامی دی ئەلکساندەر فلێمینگ زۆر خێرا بوو هیزانی ڕزگار ئەوزانی خۆی خەڵکی کوێیە ئەلکساندەر وەڵای ئەوان نازانم بەزانم ئەو پەنسلینی دۆزیەوە دەڕۆکی پەنسلێم خۆی هەندێک جار کە پرسیارێکەکەی بەرامبەرەکە دەڵێ ئەیزانم بەس ئێستا لە خەیاڵمان نییە خۆی کە ئەزانی یعنی ئەیزانی پێویست ناکە وانە کە نەشی زانی تر نایزانی ئەوانی تر ئەناسن جۆناس ساڵک ویلیام هاروی ئەیان ناسن بۆ نمونە جۆناس ساڵک ئەناسن ئەوان نابەز ناڵم ویلیام هاروی ویلیام هاروی چی بوو سووری خوێن بوو دۆزیەوە تەواوە دەی لوئیس پاستۆر و جۆناس ساڵک لوئیس پاستۆر پەستەرەکردنی شتەکان بوو شیرەمەنیەکان بوو خەڵکی شوێ بوو ئەوان نازانە گرنگە خەڵکی فەرەنسی بوو خەڵکی فەرەنسا بوو باشە بزانین ئەلکساندەر فلێمینگ وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی سلێمانی وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستهێنا و کوێی خاڵەکانتان 50 خاڵ پۆلیتەکنیکی سلێمانی چ کاتەگۆریەکە هەڵبژێرن ئەدەبیات ئەی یاخود بی ئەی ڕۆمانی 100 ساڵ تەنیایی لە نووسینی کام یەک لەم نووسەرانەیە ئەی ئانتۆن چیخۆف بی گابرێل گارسیا مارکێز سی ویلیام شکسپیر دی ئالبەرت کامۆ سی چرکەدانێ بی گابرێل گارسیا مارکیس بی گابرێل گارسیا مارکێز بەڵێن زۆر بە خێرایی وەڵامەکەت دایەوە و لەوە چێ زۆر دڵنیابی ڕۆمانی سەساڵتنیایی دووجار خوێندومەتەوە بە دوو وەرجێڕانی جیاوازیش ئەنتۆن چیخۆف نووسەری رووسیا کۆچیرۆکی بخوێنێتەوە لەگەڵ شانۆنامەکانیان چیخۆف چی هەیە چیخۆف ئەنتۆن چیخۆف شانۆی سێخوشکی هەیە چیرۆکێکی هەیە کە زۆر بەناوبانگ بوو لە جیهانە بە ئەو چیرۆکە پێمە بێت چیرۆکی تەنیایی بوو یان بانی باسی پیاە کە کاکە کەس نی جووی لێ بگرێ ینی ئەو چیرۆکە زیاتر شانۆگەری هەیە شانۆگەری هەیە سەرەتا دکتۆر بۆ ئەنتۆن چیخۆف پاشان لەگەڵ یا بۆ دەستکەوتنی پارە
چیرۆکیشی نووسوە ئەنجا پاشان واسی لە دکتۆرەکەێنەوە لەبەر نووسینەکەی بەرهەمی زانێ مە چییە؟ ئەی شێکسپیر تۆ ویلیام شکسپیر هاملێت هەمان خوێندومانێتەوە کۆمەڵی شان عربي يلا نغني عن التعريف ها ئەلبەر کامۆش تەرجەم بەرهەمەکانی بخوێنێتەوە نووسەرێکە زۆر ینی شوێ بەڵێ نەزانی خەڵکی ئەی چۆن جەزائیر بووە خەڵکی جەزائیر و فەڕەنسا تەواوە فەڕەنسی ئەسلی جەزائیری فەڕەنسی ئەسلی جەزائیر بووە خۆشمەند چی لە تەمە سێ ساڵیشە باوکی کۆچی دوایی کردووە لە کتێبی یەکەم پیا و باسی ژیانی خۆیەکات یعنی بەڵام یەکەم ڕۆمانی بڵاوکراوی ڕۆمانی نامۆ بوو کە دەنگدانەوێکی زۆری هەبوو ئای ئافر باشە ئەلبرت گارسیا مارکێز بزانین گارسیا مارکیز نووسەرێکە کە گابریێل گارسیا مارکیز ئەوەتان زانیاری وت سەرتان لەم نیشتێکدا باشە با بزانین گابریێل گارسیا مارکێز وەڵامێکی ڕاستە یاخود دەڵێ تەکنیکی سلێمانی وەڵامەکەتان بە دڵنیاییەوە ڕاستە و دەخاڵتان بەدەزێنا و کۆی خاڵەکانتان 50 خاڵ. زانکۆی سلێمانی چ کاتەگۆریێک هەڵەبژێرن؟ ئەدەبیات. ئەدەبیات. لە ئەدەبیات تەنها بی ماوە کەواتە بی. کام لەم فەیلسوفانە کۆمەڵێک یاسای هوەری بۆ تراژیدیا داڕشتووە؟ ئەی سوکرات، بی ئەرستۆ، سی ئەفلاتون، دی فیساگۆرس. سی چرکەتانەیە؟ وەڵامی بی ئەرستۆ بی ئەرستۆ زانکۆی سلێمانی بۆچی ئەرستۆدان هەڵبژارد؟ ئەویش خوێندبوومانە لەسەری چۆن؟ خوێندوومانەوە لەسەری ئەرستۆ دایمەن تراژێدی بووە نووسینەکانی هەمووی ڕوخێنەر بووە کە ئاباوی بووە کە ئاباوی بووە تابلۆ تۆ هەموو هینێ لە بەرماوە بیرتە هەموو شەش بیرماوە چۆن؟ ئەرستۆ ڕۆماسی بۆ ئەفلاتون من بیرنا دوێنێ چیم خواردووە تۆ چۆنەوە ئیمتیحان و شتە و بیرماوە ئەوە نابێ ئەوە نابێ من باسی دوێنێکم هەفتەی پێشوم بیر نییە آخر هەفتەی ساڵێکی کە ئەم هەفتەی ئێستا مەرحەلە چەندی لە زانکۆ تۆ؟ یەک؟ بەڵێ ئێ باش یەک ساڵ وەرە و هەر زۆرە بەس تەمەنەکەش باشە گەنجێتی مێمۆریەکە دێشتا تازە باشە کەواتە بزانین ئەرستۆ وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ زانکۆی سلێمانی وەڵامەکەتان ڕاستە و دە خاڵی ترتان بەدەستهێنا و کۆی خاڵەکانتان 60 خاڵ. پۆلیتەکنیکی سلێمانی لەو کاتەگۆریانەی کە ماوەن هونەر تەکنەلۆژیا کامیان هەڵەبژێرن؟ تەکنەلۆژیا ئەی و بی هەیە؟ کامیان؟ بی لە شاری شتوتگارتی ئەڵمانیا بنکەی سەرەکی کام کۆمپانیای ئۆتۆمبیلسازی لێیە؟ ئەی BMW، بی ئاودی، سی مەرسیدس بێنز، دی ڤۆڵکسڤاگن. سی چرکەتانەیە؟ ئەوە ئەوە لە بریوشارە ئەوە شوێن لە فرانکفۆرتە بەس ئەو ڤۆڵکسڤاگن ئەبزانم خاتم دا چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ؟ دی ڤۆڵکسڤاگن. دی ڤۆڵکسڤاگن
کاتان زۆر خایان و دڵنیان نەبوون لە نێوان بی و دیە ماینەوە لە نێوان ئاودی و فۆکسواگن BMW لە هینەوە مارسیدس بنز لەکوێ لە منشنە مارسیدس بنز شینە لە فرانکفورتە لە فرانکفۆرت دڵنیان لە فرانکفۆرتە مارسیدس بنز بەس کەواتە ئێستا لە نێوان ئاودی و فۆکسواگن و مارسیدس بنز هەر لە نێوان ئاودی لە نێوان بی و دیە لە نێوان بیودی ئاودی و فۆکسواگن باشە بزانین وەڵامی ڕاست فۆکسواگن وەڵامیشی ڕاستە یاخۆت هەڵێ پۆلیتەکنیکی سلێمانی بەداخۆ وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست مارسیدس بنز فۆکسواگن لە وۆلسبێرگ یاخود وۆلسبێریە نەتانتوانی ئەو دا خاڵە بەدەست بێنن زانکۆی سلێمانی هونەر تەکنەلۆژیا کامیان هەڵبژێر تەکنەلۆژیا ئۆکەی تەکنەلۆژیا تەنها ئەیماوە کەواتە ئەی کام کۆمپانیای مۆبایل بۆ یەکەم جار سیستمی ئەندرۆیدی بەکارهێناوە ئەی HTC B نۆکیا C ئەریکسۆن D سامسۆنگ سی چرکەتانەیە دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بەنێ وەڵامی بی نۆکیا بی نۆکیا بۆچی نۆکیاتان هەڵبژات بۆ نۆکیاتان هەڵبژات سامسۆنگ زۆر تازە و ئێستیشیش تقریبان تازەیە بەس سۆنی ئەریکسۆن و نۆکیا باشە ئەندرۆید بۆچی بەکارهات پێش مۆبایل معلوماتمان نییە لەو باشە نۆکیا بۆچی ئەریکسۆن نەبێ یاخود سامسۆنگ یاخود HTC ئێستیشی سامسۆنگ تۆزە تازە مەس ئەریکسۆن و نۆکیا کۆنترن لە بەرنامە و تەوان موبایلی زیرەک تۆزە کۆنترنەوە بەس بەڕای ئەمە نۆکیا بەڕایە چوزانی HTC تازەیە شوێناڵە کۆن نییە بەهاستەکەم باشە نۆکیا لە بەروی کە باوی نەماوە چی نۆکیاڵە باشە بزانین نۆکیا وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە زانکۆی سلێمانی بەداخەوە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست HTC لە ساڵی 2003 بۆ 2004 بەکاری هێناوە نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی تەنها هونەر ماوە کەواتە هونەر لە هونەر ئەی هەڵەبژێرن یاخود بی ئەی ڤیددیویەکە تەماشای ڤیددیۆکەکان پاشان پرسیارەکە دێت ئەم دیمەنانە لە کام فیلمی سینەمایی وەرگیراوە ئەی Age of Mythology B Troy C The Battle of Long Tan D 300 سی چرکەتانەیە دی 300 پرسیارێکی چۆن و بەلاتانەوە زۆر ئاسان و خۆش بوو ناسان بوو فیلمەکەتان بینیوە باز لە چیەکە فیلمە باسی شەڕی نێوان فارسەکان و یۆنانەکانەکە کاتێ سیاست سپارتاشێکێک بووە لە وڵاتە یۆنانەکان ئەو فارسەکان ینی جنگاوەر
جەنگاوەر بەڵام وڵاتێک لە وڵاتی یۆنانەکان چەندها وڵاتی هەبووە خۆی یۆنان ئەثینا هەبوو سیراکوس هەبوو بەڵای ناوەکانەوە نەزۆرن مەکەدۆنیا هەبوو ئەکتەرەکان ناسن نەزان ناوی ئەکتەرەکە بەڵام لە چەند فیلمی شتێ بەشداری کرد بەڵام ناوی ئەکتەرەکە بە تەواتی ئەگزاکتلی نازانێت ناوی کچەکان نەزانێ باتلەر سێرسی کوڕەکەیە باتلەر باتلەر شەکە ناوی بوو لە دەوری هینە گێمەترۆسە دەوری سێرسی بینێ بەس ناوەکەی سەبێتەوە تۆ خیاڵە بەس دایکشەکە بووە گێمەترۆسمان بینی پیاوە عەزەڵات و شتە نەبینی سێسە جەنگاوەری نەبینی باشە وەڵامی دی 300 یاخود 300 بزانی وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ بۆی تەکنیکی سلێمانی وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەزێنا و کۆی خاڵەکانتان 60 خاڵ. زانکۆی سلێمانی کۆتا پرسیار کۆتا کاتەگۆری هونەرمەوە هونەرە و کۆتا دەخاڵ لە کاتەگۆری هونەر بی تەنها بیماوە. ناوی ئەو هونەرە ژاپۆنیە چییە کە بە بەکارهێنانی کاغەز شێوەی جیاواز دروست دەکرێت؟ ئەی ئۆریگامی، بی شۆدۆ، سی شیکی، دی ئیکیبانە. سی چرکەتانەیە هەمووی ناوی ژاپانیە. شتێ باشە دەبێت شتێ دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ. وەڵامی سی شیکی سی شیکی بۆچی باشە ئەوە بینیتانە هونەرەتان بینیوە ناوەڵە کە بە کاغەز شکڵ دروست دەکەن شێوە دروست سیارەکە قورسە زۆر قورسە سیارەکە قورس بووە هەراوەڵ ئەبێ ها بێ ئەوانی کە شادۆ شیکی چییە شادۆ چییە مانە گوێزن ناوی مارکێ باشە بزانین شیکی وەڵامێکی ڕاستە یاخۆت هەڵێ. زانکۆی سلێمانی بەداخەوە وەڵامەکە هەڵە بوو. وەڵامی ڕاست ئۆریگامی واتە نوشتانەوەی کاغەز. ئۆری واتە نوشتانەوە گامیش کاغەزە. نەتانتوانی ئەودا خاڵە بەدەست بێنن. بەڕێزان و خۆشەویستان لە نێوان زانکۆی سلێمانی و زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی ئەم قۆناغی بەرنامەکەمان کۆتایی هات. پێشەوە ئەمەوێ خاڵەکانتان بۆ بخێنمەوە. زانکۆی سلێمانی 60 خاڵ. زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی دیسان 60 خاڵ. خۆشەویستان کۆتا قۆناغماوە ڕوبەڕووبوونەوەی تاکەسی 60 بە 60 لە ڕوبەڕووبوونەوەی تاکەسی خاڵەکان دەبێ جیاوازی بەسەر بێت. ئەو زانکۆی کە خاڵەکانی بەرزتر دەکاتەوە دەچێتە قۆناغی داهاتوو. ئەوەی کە خاڵەکانی کەمتر بێ بەداخەوە دەبێ بەجێمان بێڵێ. ئێمە و هەردوو زانکۆی سلێمانی و زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی پاشکەمیشتر دێینەوە لاتان. پرسیارێک لە کاتیگۆری زانست بوو باسی ئەو هۆرمۆنەیە کرد سکریتین ئەو لەلایەن کام لەم ئەندامانەوە دەرەدرێت. خۆم ینی شکم لە بینی پەنکریاس و ڕێخۆڵە باریکا بوو
ئیتر بە کۆی جەماعی و تیمۆرگ بیرمان لێ کرد لەوەمان دەرکەوتمان ڕێخۆڵەباریکەوانی بە ڕای زۆرینە ڕێخۆڵەباریکەمانە بژار و ڕاستی دەرچوو ئەو پرسیارێکە لە کەتەگۆری وەرزشە هەڵمامژارد سەبارەت بە ئۆلۆمپیاتەکە من زانیارێکی ئەو تۆم نەبوو لەسەر ئۆلۆمپیات بەڵام ئەمزانی کە یۆناان و ئەمریکا زۆرتر احتیمامیان ناوە بە وەرزش وەک لە فەڕەنسا و ئیتالیا دواتریش ئەمریکا تازە دروست بوو وەک لە چاو یۆناان بۆیە وتم یۆناان کۆنترەکەواتە بێ ئۆلۆمپیات لێ بێت و هەروە مەشخەڵی ئۆلۆمپیاتی شەر لێ یەکەم کاتەگۆریکە هەڵمامژە کاتەگۆری بیرکاری بوو پێمان باش بوو ئەو کاتەگۆری هەڵبژێرین چونکە زانیاری باشمان لەو بارەیەوە هەبوو ئەو پرسیارێک ئاراستەمان کرا ئایا چ ژمارەیەک ئەتوانین دابشکین بەسەر 2 3 7 ڕاستە خۆی ئەتوانین پرسیارەکەشی کار بکەین و وەڵامە ڕاستەکە هەڵبژێرین کە 42 ئەتوانین بەسەر هەرسێ لەو ژمارەی پێشوکەوتم دابشی بکەین و وەڵامە ڕاستەکە بوو توانیمە بەدەستی بێنین ئەو دەخاڵە کاتەگۆری جوگرافیامان هەڵبژارد پرسیارەکە سەر شاخەکانی کوردستان بوو من بە دڵنیاییەوە یەکەم جار کە پرسیارەکە هات دڵنیا بووم لەوە بەڵام دوایی کە بیرم کردەوە تملەوە چێ هەر 4 پارچەی کوردستان بڵێن وەڵامەکەم گۆڕی بە ئارارات ئیتر لەبەر ئەوش بوو کە لەم چەند ساڵی پێشوە تێکەڵی گروپی شاخەوان ئەو شتانە بووین زۆر متابعی شاخم کردو بۆ ێزانیم ئەو پرسیارێکی تەندروستی بوو ئەوی باسی ئەنیمیایە کرد ئەنی کەم خوێنی ئەوی کام لەمانە هۆکارەکەیەتی جا ئەمە ڤایتامین B6 دیفیشنسیماندانە یعنی نەبوونی ڤیتامین B6 وەڵامە ڕاستەکە خۆی نەبوونی هین بوو هیمۆگلۆبین لە خوێنە یا بۆ نەکەمی هیمۆگلۆبین لە خوێنە لەو بینە خۆمان شکوانە بوو کە هیمۆگلۆبینە B6 ڕاستی بڵم سەرمان لە تێکسو چووکە سەرەتاش بوو یەکەم جاریشمانە بەشداری بەرنامەکەکەین لێمان تێکچووە ئینا خۆمان شکوان هەبوو لە بینێ دوانە وتوان کاتیشمان کەم مایەوە وتوانێڵە بە ڤایتامین B6 لێت ئەو پرسیارێکە لە کاتەگۆری زانست هەڵمامژار سەبارەت بۆ هۆرمۆنە کە چ ئەندامێک دێری دەدات من پێشتر ئەو پرسیارم لە تاقیکردنەوە بۆ هاتوبەوە و هەڵم کردبوو تێدا و دەرسم لە هەڵاکە وەرگرتبوو هیوادارم کام هەڵە دووبارە نەکەمەوە و دووبارەشم نەکردەوە یەکێک لەو کاتەگۆریانەی کە هەڵمامژە کاتەگۆری ئەدەبیات بوو پرسیارێکە تێدا ئاراستەمان کرا کەم لەو کەسایەتیانەی کە لە اختیارەکانە درابوون نووسینەکانی سەبارەت بە تراژیدیا بوو ئەو بوو هەرێکە لە اختیارەکان ئەرستۆ هەبوو فیساگۆرس هەبوو سوقرات هەبوو ئێمە بە باشمان زانی اختیاری ئەرستۆ هەڵبژێرین چونکە پێشتر زانیاریمان لەو بارەیەوە هەبوو کە نووسینەکانی ئەرستۆ زیاتر بەلایانی تراژیدیایە پرسیاری تەکنۆلۆژیا ڕاستی هەر چوارمان دڵنیان نەبووین زۆر لە پرسیارەکە و زیاترینی کە وتمان بە بۆنەی مێژووی مۆبایلەکانەوە چۆن ئەریکسۆن و نۆکیا وتمان لەوەی ئەوان پێشتر مۆبایلی زیرێکیان هەبووە بۆ بۆنێ ئەو هەڵبژار بەڵام بەداخەوە وەڵامەکەمان ڕاست بوو. لە کاتەگۆری وەرزش پرسیارێکمان بۆ هات پێی وتین لە جامی جیهانی رووسیا کام تۆپە بەکارهات سەرەتا هەڵبژارنەکان عنی دوو ئۆپشنمان یەکسەر لابرد تەنها دوان مایەوە تێلیستار و ئۆپشنەکەی ترمایەوە کەمێک ینی گومانمان هەبوو لە ئەو هەڵبژارنە بەڵامی تر دوای ڕاوێش وەڵامە غەڵەتەکەمان هەڵبژارد بەڵام ینی بە چەند چرکەیەک یەکسەر زانیمان کە وەڵامێکی غەڵەتمان هەڵبژارد و غەڵەتمان کرد بەڵام پێما بێ ئەوە نابێ بەکێشە چونکە مادەم ئێمە زانیاریەکەمان هەیە کەواتە لە حاڵتێکیشە غەڵەت بکەین پێما بێکێشیشی وە دروست ناکات یەکێک لە پرسیارەکە لە ئێمە کرا لە کاتەگۆری تەندروستی لەسەر کەمی ڤیتامین دی بوو ئێمە بەعام ئاستی زانێر تەندروستیمان باشە بەڵامی تر لە بینی دوو اختیارات مابووینەوە توانیمان دوام بکەینە دەرەوە تاکید بین کە ئەم دوانە نییە بەس ئیتر لە دوانە ماینەوە ئاخۆکامیانە ئیتر سوتفەوە بوو کە ئێمە ناڕاستەکەمان هەڵبژارد و خاڵەکانمان بەدەست نێنە لە کاتەگۆری هونەرە پارچە ڤیددیویەکی بۆ هێناین وتی هیکام فلیمە ئێمە زۆر تاکید بووین لە وەڵامەکە پێشەوەی هەڵبژارنەکانیش بە ئێمە هەرەمانزانی هیچی فیلمێکە چونکە ئێمە هەر چوارمان فیلمەکەمان بینی و پێشتر هەروەها هەومان متابعیە و فیلمانەکەین کە ساڵانە دەرەچێ بەهۆیەوە زانیارێکی باشمان لەسەر فیلمەکان هەبوو بۆی خۆشبەختانە پرسیارەکە بۆ ئێمە زۆر ئاسان بوو لە پرسیاری یەکەم کاتەگۆری بیرکاری بوو یەکەم پرسیار ئەوە بووتی نیوەی ژمارەیەک لەگەڵ ئەوەی دوای ئەوەیە کۆیانەکەیتەوە کاتە سی کات هینە هەڵبژارنەکانشی دابوو چونکە هەڵبژارەکانی دابوو ئاسانتری کردبوو بۆ نمونە هەڵەیە بۆ نمونە دا نیوەی ژمارەکەی دوای ئەوەیە یعنی کەواتە دا کەڕەتی دوێکەیە کاتە 20 کۆی دا کات سیانی ئەوە پرسیارێکی زۆر بەسیت و ئاسان لە کاتەگۆری تەکنۆلۆژیا پرسیارکەم باتەوە بەڕاستی من زانەرێکی ئۆتۆم لەسەر پرسیارەکە نەبوو چونکانی لە ئەو بابەتی تەکنۆلۆژیا و سیارشتانەیە من کەمێک ینی هین ناکەم لی نازانم بەڵام پاش ڕاوێشکردن بە هاوڕەکانم کۆمەڵێک اختیاراتیان لابرد لە نێوان ئۆدیو ڤۆڵڤزواگن مایەوە
بە ینی کە ڤڵزواگومان هەڵبژار هێشتاش تەکید نەبووین بەڵامیتر ئەمە پرسیارە کاتێکە زانێریی تەواوەتی نییە ناتوانین وەڵامیشی تەواوەتی وڵامێکی قەنەعات پێکرد بیتەوە و بۆیە وەڵامەکەمان غەڵەت کرد یەکێک لە پرسیارن کە لە کەتەگۆری ئەدەبیات بۆ ئێم هات دەربارەی ڕۆمانی سە ساڵتانیایی بوو ئێمە لە بەرەوەی بەعام زانیاری ئەدەبیمان زۆر زۆرە و هەمومان خوێنەرین بۆیە دەربارەی ناوی نووسەر و کتێبەکان زانیاریمان زۆر زۆر بوو و کتێبی سە ساڵتانیایی بە حکوومەی کە خۆمە لە لیستی 100 باشترین و سود باشترین ڕۆمانی جیهانداوە خوێندە بووشمانەوە و من بە دوو وەرجێڕانی جیاواز کە دوو دەستگای جیاواز کردیان خوێندە بوومەوە بۆیە 100% دڵنیا بووم لە وەڵامەکە ئەمە لە کاتەگۆری تەندروستیە پرسیارێکمان بۆ هات ئەیود کام لەم نەخۆشیانە بەهۆی کەمی ڤایتامین دیەوە دروست نابێت ئێمە سەرەتا هەردوو وەڵامیمان لابر کە مانزانی کە ئەمانە بەهۆی کەمی ڤایتامین دیەوە دروست دەبێت کە هەستکردن بە ماندوێتی بوو هەروەها ئازاری جونگەکان بوو ئەوەی کە لی دڵنیان نەبووین دابەزاندنی کێش بوو یان هەستکردن بە ناڕەحەتی و دڵتەنیەکی بەردەوام بوو و لە نێوانە و دوو اختیارەیە ڕاوێژێکمان کرد لە کۆتاییە پرسیاری وەڵامی دیمان هەڵبژارد بەڵام لە کۆتایە بەداخەوە ڕازدەر نەچوو لە کاتەگۆری جیۆگرافیا پرسیارێک کراکەوە دەریای مردووەکەوێتە نێوان چ وڵاتێکەوە چ دوو وڵاتێک تاوان وڵامەکە هەر پێشوی تاوای کە ئەمزانی لە نێوان ئیسرائیل و ئوردنە ینی حدودەکەشی بۆ جێئاکاتەوە بەشی ڕۆژئاوای ڕۆژهەڵاتی ئیسرائیلەکەش وەختی خۆی فەڵەستین بۆ دوای ئازاد کراوە لەلایەن ئیسرائیل دوای ئەوە ئەو شتانم لە تەمەنی 8 ساڵی 9 ساڵیە لەبەر کردبوو ینی متابعی جیۆگرافی ئەم شتانم هەبوو یاری استراتیژیش زۆرەکەم لەبەر هۆکارانە ینی دڵنیام هەر پرسیارێکی جیۆگرافی ئەمە و ئەوانەی تریش بەتەواوەتی ئەزانم. خۆشەویستان دووبارە سڵاو گەڕینە وڵاتان هاتینە کۆتا قۆناغی ڕوبەڕووبوونەوەی تاکەسی پێشووی دەست پێ بکەین ئەمەوێ خاڵەکان بە بیر ئێوەی خۆشەویست بێنمەوە زانکۆی سلێمانی 60 خاڵ زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی 60 خاڵ هەردوو قوتابیەک کەیەن بۆ لای من لە هەردوو زانکۆوە 5 پرسیاریان ئاراستە دەکرێت هەر پرسیارەی 5 خاڵی لەسرە لەبەرەوە ئەتوانن خاڵەکان بەرزکەنەوە چنە قۆناغی داهاتوو دابزانین کامە زانکۆ لە نێوان زانکۆی سلێمانی و زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی دەچنە قۆناغی داهاتوو ئەمەوێ لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانیەوە بە چەپڵەیەک پێشوازی بکەین لە باڵێن باڵێن بەخێربێت لە زانکۆی سلێمانی ڕزگار ڕزگار و بەڵێن هەردووتان بەخێر بێن 5 پرسیار هەیە بۆ ئێوە هەر پرسیاری 5 خاڵی لەسرە با پرسیارەکە تەواوکەم اینجا دەست بێن بە بۆتۆنە ئەگەر دەست بێن بە بۆتۆنە پێشووی پرسیارەکە لە نیوەیە بێ بۆ نمونە لەوێ ئەوەستم ئیتر بێ وەڵام بنەوە ئیتر خۆتان و شانستان یا هەڵت دەرەچێ یا ڕاست دەرەچێ اینجا دوای ئەوە بۆ بەرامبەر دەخوێنمەوە ئەوی دەتوانێت وەڵام باتەوە هەردووکتان ئامادەن؟ باشە پرسیاری یەکەم دەڵێت گۆڤاری خەندە تایبەتە بە چ بوارێک؟ گۆڤاری خەندە تایبەتە بە چ بوارێک؟ زانکۆی سلێمانی هونەری هونەری هەڵەیە بەڵێ نەزانی تۆ گۆڤاری خەندە تایبەتە بە چ بوارێک کۆمەڵایەتی کۆمەڵایەتی دیسان هەڵەیە خەندە تایبەتە بە مناڵان نەتانتوانی ئەو پێشخاڵە بەدەست بێنن پرسیاری دووەم پێنتا دیکاگۆن لە چەند لا پێک هاتووە زانکۆی سلێمانی 15 زۆر ڕاستە ڕزگار توانی دەخاڵ بەدەست بێنی و 5 باش بۆ دێ و خستە سەر ژنا 5 هەڵەیە پێنتاکەی دێکاکەم لە بێتی بڵم پێنتا و دێکا بەیەکەوە 15 مانای پێنتا و دێکا ئەزانی پێنتا و دێکا یعنی 5 و 10 سێم پرسیار وە پرسیارەکە دەڵێت
جەنگی جیهانی دووەم لە چ ساڵێکدا هەڵگرت؟ زانکۆی سلێمانی 1939 1939 هەڵگیرسا تەواوە بەڵێ نەبێت دەست بێ بە بۆتۆنەکانی جا وەڵام بیتەوە چکەگەر ئەو بۆتۆن لای زانکۆی سلێمانی بوو تۆ وەڵامەکەی لەوانەیە پێی بڵێ و نەیزانێ لەبەرەوە بزانە کە من وتم ناوی زانکۆکەم وت اینجا وەڵام بەرەوە چوار هەم پرسیارەکە دەڵێت پیتی مۆسیقا چی پێدەگوترێت؟ پیتی مۆسیقا چی پێدەگوترێت؟ ئەوەی کە مۆسیقای پێدەنووسرێتەوە چی پێڵێن؟ یاخۆت زمانی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی پیتی مۆسیقا نۆتەی پێوترێت نۆتە زۆر ڕاستە بەڵێن توانیت 5 خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکەت کۆتا پرسیار بۆ ئێوە واتە کۆتا 5 خاڵ ئامادە بن و پرسیارەکە دەڵێ کام کیشوەرە کە هیچ بیابانی تێدا نییە کام کیشوەر زانکۆی سلێمانی ئوسترالیا ئوسترالیا بەڵێن کام کیشوەر کە بیابانی تیانە تیانە ئەمریکای باشوور ئەمریکای باشوور ڕزگار ئەوروپایە ئوسترالیا نیوەی زۆری بیابانە زۆر سوپاسانەکەی نەتانتوانی و پێشخاڵە بەدەستبێن نەتوانن بچنەوە شوێنەکانی خۆتان وەڵامی ڕاست ئەوروپا لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی داهێن کاکە داهێن بەخێر بیت لە زانکۆی سلێمانی زانیار کاکە زانیار تۆش بەخێر بی بە هەمان شێوە 5 پرسیار هەر پرسیارەی 5 خاڵی لەسەر و ئامادە بن پرسیار یەکەم دەڵێت ناوی ئەو زمانە چییە کە بۆ فیلمی ئاڤاتار داهێنرا ناوی ئەو زمانە چییە کە بۆ فیلمی ئاڤاتار داهێنرا لە ناو فیلمەکە این فیلمەکان فرێزە مەسانە ها فیلمی ئاڤاتار کاتتان نەما وەڵامی ڕاست ناوی نەتانتوانی ئەو پێشخاڵە بەدەست بێنن دووەم پرسیار و پرسیارەکە دەڵێت گۆڤاری شەفەق کە لە ساڵی 1950 بوو لە کام شاری کوردستان دەرچوو زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی قامیشلۆ هەڵێ زانیارە زانی تۆ زانیار زانیاری نییە وەڵامی ڕاست کەرکووک نەتانتوانی ئەو پێشخاڵە بەدەست بێت سێم پرسیار و پرسیارەکە دەڵێت سۆشیال میدیای فەیسبوک لە ساڵی چەند دامەزرا زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی 2004 ئافەرم داهێن توانیت 5 خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکەت پرسیاری چوارەم و پرسیارەکە دەڵێت گەورەترین شاری جیهان لە ڕووی دانیشتوانەوە کامەیە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی تۆکیۆ هەڵەیە زانکۆی سلێمانی گەورەترین شار لە ڕووی دانیشتوانەوە زانیم لە ڕووی دانیشتوانەوە 24 میلیۆن کەس لێژی نازانی پەکین کوێ پەکین پکین وەڵامەکەتان هەردووشیاڵە بوو وەڵێکی داهێن مەکسیکۆش نییە وەڵامی ڕاست شەنگهای لە سین مەگەر تازە زیادی کردێ لە ماوەیە لە مێژەوەیە 24 میلیۆن کەس دیاژی کۆتا پرسیارەکە دەڵێت کام وڵات ناسراوە بە وڵاتی کانگۆرۆیەکان ئوسترالیا
زۆر ڕاستە داهێن توانی پێنج خاڵ بەدەستبێنێ زۆر زۆر سپاسانەکەین بڕۆنە شوێنەکانی خۆتان. لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی هۆشماند. هۆشماند بەخێر بێی. لە زانکۆی سلێمانی تابلۆ. تابلۆ هۆشماند هەروکتان بەخێر بێن بە هەمان شێوە 5 پرسیار هەر پرسیارە 5 خاڵی لەسەر و پرسیار یەکەم دەڵێت پرۆگرامی سکایپ لەلایەن کامە کۆمپانیاوە بەڕێوە دەبردێت. کۆمپانیای سکایپ یاخود پرۆگرامی سکایپ لەلایەن کامە کۆمپانیاوە بەڕێوە دەبدرێت. زانکۆی سلێمانی. مایکرۆسۆفت. زۆر ڕاستە تابلۆ توانیت 5 خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکەت. دووەم پرسیار و پرسیارەکە دەڵێت ماهاتما گاندی بڕوانامەی بەکەلۆریۆسی لە چی بوارێکدا هەبوو؟ ماهاتما گاندی بڕوانامەی بەکەلۆریۆسی لە چی بوارێکدا هەبوو؟ زانکۆی سلێمانی. یاسا. زۆر ڕاستە تابلۆ توانیت 5 خاڵی تر بەدەستبێنی. زۆر دڵنیانە بووی هەروەوت ها یاسا لەوانەیە نزیک بێە. تقریبا. باشە توانیت 5 خاڵ بەدەستبێنی دەستخۆش. سێهەم پرسیار پرسیارەکە دەڵێت ماوەی دووگیانی فیلی ئەفریقایی چەند مانگە؟ ماوەی دووگیانی فیلی ئەفریقایی. زانکۆی سلێمانی. 24 مانگ. هەڵێ هۆشمەند دەزانی؟ 18. هەڵەیە وەڵامی ڕاست 22 مانگ. 18 فیلی ئاسیاییە. چوارەم پرسیار و پرسیارەکە دەڵێت کێ ڕۆمانی ئۆلیڤەر تویستی نووسیوە؟ کێ ڕۆمانی ئۆلیڤەر تویستی نووسیوە؟ زانکۆی سلێمانی. شێکسپیر. هەڵەیە هۆشمەند دەزانی؟ جان دۆست. کێ؟ جان دۆست. جان دۆست. جان نۆست. دۆست جان دۆست. هەڵەیە وەڵامی ڕاست چارلز دیگن یاخود چارلز دیکن. بیری کەوتو ئێستا. کۆتا پرسیار پێنجەم پرسیار بۆ ئێوە و پرسیارەکە دەڵێت منداڵی ئاسایی لە تەمەنی چەند هەفتەیەدا سەرنج دەداتە شتە جوڵاوەکانی دەوروبەری؟ مناڵی ئاسایی لە تەمەنی چەند هەفتەیەدا دەستکی دایکی دەوە دەرەوە دەرەوە چۆدە دەرێ نەجاتی بووە چەند هەفتەیەدا؟ زانکۆی سلێمانی. 8 هەفتە. حوت هەفتە پێویست ناکە بۆتۆن لێ یەک کەس بۆتۆنی لایتە پێویست ناکە. حوت هەفتە هۆشمان هەڵەیە لە بینەکەیەتی 6 هەفتە وەڵامی ڕاستە. زۆر زۆر سپاسی ئێوەشەکەین تام چنەوە شوێنەکانی خۆتان. کۆتا دوو بەشدار بوو لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی. محەممەد محەممەد بەخێر بێی. لە زانکۆی سلێمانی بەڵێن. بەڵێن تۆش بەخێر بیت بە هەمان شێوە 5 پرسیار بەڵام ئەمایان کۆتا 5 پرسیارە ئێوەش کۆتا بەشدار بوون. پرسیار یەکەم دەڵێت داهێنەری کۆمپیوتەری ئەپڵ کێ بوو؟ زانکۆی سلێمانی. ستیڤ جۆبز. زۆر ڕاستە بەڵێن توانیت 5 خاڵ بەدەستبێنی بۆ زانکۆکەت. دووەم پرسیار و پرسیارەکە دەڵێت کام زمان زۆرترین کەس قسەی پێ دەکات؟ زانکۆی سلێمانی. چینی. دیسان تەواوە بەڵێن 5 خاڵی ترت بەدەستێنا بۆ زانکۆکەت وە سێهەم پرسیارەکە دەڵێت سیستمی ئەندروید پێش ئەوەی بێتە سیستمی ئیشپێکردنی مۆبایلی زیرەک بۆ چی ئامێرێک؟ کۆمپیوتەر.
زانکۆ سلێمانی ئەڵێ کۆمپیوتەر زانکۆ سلێمانی GPS هەڵەیە کەستانە تازانی وەڵامە ڕاستەکە کامێرا چوار هەم پرسیار وە پرسیارەکە دەڵێت کێ بوو هەیەکەمین فەرهەنگی ئینگلیزی داهێناوە زانکۆ سلێمانی شێکسپیر محەممەد دەزانی محەممەد زانیاری نییە وەڵامە ڕاستەکە ساموێل جۆنسۆن کۆتا پرسیار وە کۆتا پێنج خاڵ پرسیارەکە دەڵێت چەند زەریا لەسەر ڕووی زەوی هەیە زانکۆ سلێمانی پێنج زەریا زۆر ڕاستە بەڵێن توانیت پێش خاڵی تر بەدەستبێنی بۆ زانکۆکات فەرموو چنەوە شوێنی خۆتان بەڕێزان و خۆشەویستان پێشبڕکێکەی نێوان زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی و زانکۆی سلێمانی کۆتایی هات ئەمەوێ خاڵەکانتان بۆ بکەنەوە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی 75 خاڵ زانکۆی سلێمانی 95 خاڵ خۆشەویستانم زانکۆی سلێمانی دەمێنێتەوە لەگەڵمانە دەچێتە قۆناغی داهاتوو بەداخەوە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بەجێمان دەیەڵێت زۆر سوپاسی بەشداریکردنتان دەکەم هیوادارم لە خوێندنەکەتانە سەرکەوتوو بن لە ژیانی ڕۆژانەتان سەرکەوتوو بن ساڵی داهاتوو وەرنەوە بۆلاتان بۆرنەوە بۆ لای ئێمە ساڵی داهاتوو پرۆگرامی ترمانە بێ زانێرەکانتان زۆرن و هەوڵێکی زۆر باشتان نا دەستخۆشیتان لێ یەکەم هیوادارم لە ژیان بەگشتی سەرکەوتوو بن بەڕێزان و خۆشەویستان تا بەرنامەیەکی تر وە پێش بڕکەیەکی تر و ململانێکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ هەرشاد هەستێکی خۆشە بەڕاستی ینی ئەمە ئەو پێش بەرنامەکەش کە مخابەلەمان کردەوە بە وعدی برنەوە هاتین و بە بەڵێنی برنەوە هاتین و بە ئامانجی برنەوە هاتین ینی ئەو کۆش و ئەو هەوڵی کە ئێمە بۆیمان کرد بۆیماندا لە پێناوە بۆ برنەوە هاتبوونی ئەمە ئامانجمان برنەوە بوو سوپاس بەخوا سەرکەوتی هەستێکی خۆش و تایبەتە سەرکەوتن لایتر لە هەر شتێکا بێ بەتابێت لە پرۆگرامێکاوە گەورەیە هەستێکی زۆر خۆشم هەیە و هیوادارم بۆ بەرنامەکانی دواتریش هەروە سەرکەوتوو بین و لەگەڵ تیمەکەمان بەردەوام بن بەڵێ ئێمە هەر لە سەرەتاوە کە بەشداری ئەم بەرنامەمان کرد ئاماژمان برنەوە بوو سپاس بەخوا بە هاوکاری سەرجەم هاوڕێکان بۆ ئەو ڕاهێنەرەکەمان کە ئامادەی کردبین بۆ ئەم بەرنامە توانیمان سەرکەوتن بەدەستبێنی هەستێکی زۆر خۆشمانەیە ئینشەڵا بۆ بەرنامەکانی داهاتوو باشتر خۆمان ئامادەکەین و بە هیوای ئەوەی سەرکەوتنی باشتر و زیاتر بەدەستبێنی تاوان هەستی خۆشمانەیە لەبەرەوەی ئێمە هەر بۆ ئامانجەش هاتەبووین و بەڵێنشمان بەیەکتریا بوو کە لە ڕێگا وتمان ئینشەڵا هەرەوە بیبینەوە و زۆر باش خۆمان ئامادە کرد بوو سپاسی ڕاهێنەرەکەمان کە ئێمە هەڵبژاردە بوو هەستێکی زۆر خۆشمانە ئینشەڵا بۆ بەرنامەکە ئایندە هەر بە هەمان گڕوتین و بە هەمان زانیاریەوە یەینەوە بۆ بەرنامە ئەو خوێندکارانەی ئەمڕۆ بەڕاستی من لێرەوە دەستیانە گوشم و چاویان ماجەکەم و ئەزام زۆر ماندوو بوون ئەو خوێندکارانە ئەم نۆڵژ و ئەکسپێریەنس و علم و معریفەی کە ئەمڕۆ پێیان بوو بۆ وەڵامی و پرسیارانە بەرهەمی ساڵانی پێشویانە کە بەڕاستی زۆر هیلاک بوون من سپاسی دایک و باوکشیانەکەم کە ئەم چوار ئەستێرە ئەم چوار خوێندکارە خۆشەویست و ئەستێرەی پەروەردەیان کردوون و لە خزمەتیان نبوون و من لێرەوە سپاسیانەکەم زانکۆی دایک زانکۆی سلێمانیان سەری زانکۆیان بەرز کردەوە و ئیشەڵا نمونەیان زۆرە بێت و سپاسیانەکەم دووبارە هیچ شتێک نییە بە ناوی برنەوە و دۆڕاندن تەنها ئەزمونێکەیە لە ژیانەکە تۆ ئەزمونیەکەی دۆڕاوەش تەنها کەسێکە کە ئەتوانێت جارێکتر هەوڵ باتەوە خاڵی باشتر بەدەستبێنێ و من پێم وایە هیچ کاتێک نەدۆڕاندن نەبرنەوە نابێت تەسیر لە مرۆڤ بکەن چونکە ئەمە تەنها وانەیەکە لە ژیان بەڕاستی هەستێکی خۆشم هەیە شەر لە دنیا هەر ئەوە نییە تۆ یەکەم بیت ئێمە کە هاتوین بەشداریوم بەرنمەیەمان کردووە براوین ئەبرە ئێمە کە گەشتوین بێرە بین بۆ ناو ئەم ستۆدیۆیە لە خۆڕا هەڵ نەبژێردراوین ئێمە کە گەشتوین بە ئێرە بەچەند فلتەراتێکە هاتین بەچەند قۆناغێکمان بڕ چەندین هاوڕێترمان هەبوو کە لەگەڵ ئێمە پێشبڕکەیان کە تا بگەن بە ستۆدیۆ ڕایتر کە لێرە لە ستۆدیۆ چانس یاوەەر نەبوو نەماتوانین بگەین بە قۆناغی داهاتوو بەڵام ئێمەش براوین بەڵام ئەوان زیاتر براون کاتوانن بەرەو پێشتر بڕۆن
ئێمە تا ئێرە براوین و ئیتر لەمە دووە ئەتوانین زانیارەکانمان زیاتر بەرزکەینەوە. لە ڕاستی هەموو شتێک برنەوە دۆڕان نییە، ئێمە هەستێکی زۆر خۆشمان هەیە کە هاتوین بەشداری ئەم بەرنمەیەمان کردووە. براوە تەنها ئەوە نییە کە هاتووتە بەرنمەکە و ئیتر خەڵاتەکە باتەوە یان چۆن بڵێ براوی هەموو بەرنمەکانە بێ، ئێمەش خۆی لە خۆیان ئێمەش براون کە توانیمانە بگەینە ئەم بەرنمەیەوە لەسەر ئاستی زانکۆکانمان وەک ئەستێرەی زانکۆ نیشان بدرین. خۆشحاڵێکی زۆرمان هەیە کە توانیمانە بەشدار بین لەم بەرنمەیە. خۆشحاڵینکەوە بەشداریمان کرۆ لە بەرنمەیەکی وا پرۆفشنناڵدا کەەوە زانکۆکان کۆ ئەکاتەوە خوێنکاران ئاسیان هەڵەسەنگێنە زیرەکیەکانیان تاقیێکاتەوە، بەڵام لە لایەکی تریشەوە ینی دڵتەنگینکەوە نەماتوانانی سەرکەین بۆ قۆناغیدا. خوێنکارەکانم لە قۆناغ یەکەمە ئاسێکی زۆر بەرزیان پیشانە ئەیانتوانی ئەگەر چەند هەڵەیەکی پلەپەلی نەبووە ئەیانتوانی لە پێشەوە بن. لە قۆناغی دووهەمیشە خوێنکارەکانم ئەوە شانس دەوری نەبیری ئەو بوارانەی کە شارەزامونتیایە کە کیبەرکی بەرامبەری خوێنکارەکانیان بوو، ئەو پرسیارانی کە هاتن لە بواری خوانە نەبوو. بەداخەوە چەند شارەزیان هەبوو بەڵام نەیانتوانی خاڵ بەدەست بێنن. لەگەڵ ئەوە شامل شانازیکی گەورەیان پێەکەم هیوادارم مستەقبلێکی زۆر باشیان هەبێت.